هێرشەکان ئەو هێرشانی کە ناوێنرا هێرشی ئەنفال بەڕاستی ئەوانە ڕێڕەوی ژیانی منیان گۆڕی منیان لە بارێکی دەرونی و ڕەوشێکی جیاواز و ئارامەوە خستە سەر خەتێک و سەر ڕەوشێکی تر کە دەتوانم بڵێم تا ئێستاش من لەو ڕەوشە جیاوازەدا دەژیم کە جیاواز لە پێشوم ئەوەش بووە هۆی ئەوەی کە ڕوو بکەمە سەر لێکۆڵینەوە لە تاوانی جێنۆساید. دیکتاتۆری ئەوسای عێراق زۆر بە توندی بربەرەکانی کوردێک کرد بەعام بە تایبەتیش کەرکووک. ئەو بڵاوکراوانەی کە ئەو وەختە لە کەرکووک هەبوو وەکو گۆڤاری گزنگ کە یەک ژمارە لێ دەرچەوەی داخست، یەکێتی نووسرانی داخست، کۆمەڵی هونەر و وێژەی کوردی داخست، تیپی مەشخەڵی داخست، حتا تیپی مۆسیقای سۆلافی داخست. ڕەوشنبیران ئەستن نەیانێوەرا بە یەکەوە 4-5 کۆ ببنەوە. لەو کاتەیە مارەف عومەرگۆڵ اقتراحی ئەوەی کرد بڵاوکراوەیەک لە کەرکووک دەرکەن. ئەوەی منی لە دکتۆر مارف نزیک کرد و وەک دۆستێکی نزیک مامەڵەمان لەگەڵا کرد دوو شت بوو. یەکیان مەسلەی جینۆسایدە کە منیش کەمتا کوردێک لەو مەجالا و کۆڵێ کار ئەەکەم، ئەوی تریان ئەو ڕەوشت بەرزیە و ئەو دڵپاکیە و ئەو دڵسافیەی دکتۆر مارف بوو کە لەگەڵ هەر کەسێکە مامەڵەی بکردە ڕاستەکەی دەکرا بڵێ مرۆڤە پەپولەیەکە مامەڵت لەگەڵاکە، یعنی هەستە کرد بەرامبەرەکەت هیچ شتێک غێری پاکی لە دڵان نییە. ئەمڕۆ بە دەگمەن کەسانێکی ڕۆشنبیر بەهرەمەند و نیشتیمان پەروەر هاوشێوی ئەو دەبینین. لە ڕۆژی هاوسەرگیری من و ئاری هاوژینم بە هۆکاری ئەوەی هاوژینەکەم هاوشێوی ئەو نیشتیمان پەروەرە بری نیشتیمانی خۆی دەکات. یەکێک لە ئارزۆکانی کاکمارف ئەوە بوو داوای لێ کردم و گوتی ڤیکتۆریا، هیوام ئەوەیە تۆ بۆ ئاری ببیتە ئەو کوردستانەی کە ئەو ئیمڕۆ لێ بێ بەشە. которого ему сейчас так не хватает. لە شەزینی من کە گەورە بووم نەنکم کە پێمە وتدایە گەورە سەبیحەخانی کچی مەلاسی عەوڵای گەورە دێ لە منتیقەی ئاغجەلەر، ئەو خێزانی باپیرم بوو، خێزانی باوگەورەم بوو حاجی شێخ زەیگوڵی شەزینی. ئەو مناڵی نەبوو، لەبەرەوە مناڵی نەبوو، منیش دایکم نەبوو، ئەو منی بەخێو کرد زیاتر. هەموو خویەکم بۆەوە گرت وەکو دایکم و ئەویش هەموو خویەکی بە منەوە گرت بوو وەکو مناڵی خۆی. لەبەرەوە ئەو پەیوەندیە ڕوحی لە نێوان من و ئەوە بوو وەکو پەیوەندی نێوان مناڵ و دایک. بەداخەوە ئەویش من هێشتا تەمەنم زۆر نەبوو، ئەویش کۆچی کرد و لە ژیان دەرچوو. دیارە مزگەوتۆکو ئێسا نەبوو، شێوازێکی تری هەبوو لە کە سەردەمی ئەنفالەکانە بەداخەوە تەقێنرایەوە، ینی زۆر زاڵمانە. دوایەوە کە دیەکە وێران کرا، دیهاتەکانی تریش هەموو وێران کران لەم ناوچەیە. ئیتر هەشەزینیشێکێک بوو لەو دیهاتانەی کە هەموو وێران کرا، ئاگری جێبەردرا. لە مەسەلەی جینۆسایدا منیش و ئەویش لە ناوچەیەکی جینۆساید زەدە و ئەنفال زەدە هەر ئەبوو وابێت، هەر ئەبوو بەو شێوەیە مامەڵە بکەین. ئەو بە مەسئولیەتەوە مامەڵای کرد ڕاستەکەی. ئەو هەلەی پاش هەندێک دەربەدەری، نەک هەندێک دەربەدەریەکی زۆریش بۆی ڕەخسا کە لە ئۆکراین لە کیێڤ ماستەرنامەکەی و دواتر دکتۆرانامەکەشی هەر لەسەر مەسەلەی جینۆساید لە ڕوانگەی سیاسەتی نێودەوڵەتانەوە ئەو پیاوە وردەکاریەکی باشی کردبوو لە مەسەلەی جینۆسایدا. یعنی ئەکرێ بڵێ ئێمە ڕێچکەی دکتۆر مارفمان کرد دواتر لە
مەسلەی ئەنفال و جینۆساید و کۆڵەی کارکردن لەو بوارە. ئەومان لەبیر نەچێ ینی هەشەزینی مەڵبەندێکی فراوانی کوردایەتی بۆ بەڕاستی و هەمیشەش پاڵپشتی شۆڕشەکانی کورد بووە لەگەڵ ژیانی پێشمەرگایەتیە. دکتۆر معرف عومەر ئەم کوڕە هەر لە ئەگەر بڵێم لە سەرەتاوە بەس زمانە تۆزێ بێشانس بوو هەر زوو دایکی مرد. طبعا من زۆر پێم ناخۆش بوو دایکی مرد، بە تایبەتی خزمەتم ئەکرد، مناڵێکی عاقڵ و ورد و هیچ مەشکلەیەکی نەبوو، لەبەر زۆر خۆشم ئەویست باپیرەیەک و نانچێکی هەبوو، باپیرەکە و نانکەکە زۆر خزمەتیانە کرد. جینۆساید کە چەند جۆرێکە ئاخۆ هەموو جۆرەکانی دەرهەق بەگەلی کورد جێبەجێکراون کە جینۆسایدی فیزیکی یا با بڵێن جەستەیی یان جینۆسایدی بیۆلۆژی یان جینۆسایدی کولتوری نەتەوەیی کە ئەوەی وەکو جەناب ئەوە کەوتە چوارچەوەی جینۆسایدی کولتوری نەتەوەییەوە. پاشتر من شتێکی تر هەیە زۆر بە گرنگی دەزانم بێڵێم من بۆ خۆم پێی دەڵم جینۆسایدی ئابووری. جینۆسایدی جەستەیی یا فیزیکی ئەوە لە ناوبردننی بەدەنی خەڵکەکەیە بە هەر جۆرێک بێ، بە هەر میتۆدێک بێ، کوشتنی ڕاستەوخۆ بێ، بە چەکی کیمیاوی بێ، بایۆلۆژی بێ، یان ئەوە تا بە هەر ئامرازێکی تری جەنگی بێت. ئەمە جینۆسایدی فیزیکی. جینۆسایدی بایۆلۆژی واتە ئەو ئامرازانی کە بەکار دەهێنرێن بۆ کەمکردنەوەی وەچەی ئەو میلەتە یا ئەو گروپە مرۆڤە، بەکارهێنانی داودەرمان یان دابڕینی پیاو لە ئافرەت یان دوورخستنەوەی مناڵ لە دایک و باوک و دابڕینی لە کۆمەڵ و ژینگەی خۆی و توانەوەی ئەو مناڵانە لە کۆمەڵێکی نەتەوەیی دیکەدا. ئەمە جینۆسایدی بایۆلۆژی. جینۆسایدی کولتوری نەتەوەیی برێتیە هەر لە قەدەغەکردنی زمان یا شێوانی زمان، شێوانی مێژوو، شێوانی کولتور بەگشتی، شێوانی ئەدەبیات، تێکدانی دابوون نەریت و پەیوەندی کۆمەڵایەتی ئەو گروپە مرۆڤە. جا لێرەدا جگە لەوەی کە دژمنانی کورد هەوڵێکی زۆر دەدەن بۆ شێوانی کولتوری نەتەوەیی کورد، گەلێ کاریان هەیە کە ئەوە نەتیجە وا دەشێتەوە کولتوری کورد دەفەوتێنێ کە ئەوەش دەچێتە چوارچێوەی جینۆسایدی کولتوری نەتەوەییەوە. لە ڕوانگەی قانونی نێودەوڵەتی و یاسای نێودەوڵەتی و جۆرەکانی جینۆساید و ئەم پیاوە بەوردی چوو بۆ ئەم مەجالەوە. ئەڵبەت هەر دیسان مامەڵەکردنی لەوێ سوودێکی باشی لەو خەڵکانەی پرۆفیسۆر و مامۆستاکانی بینی بوو کە بیخەنە سەر ڕێچکەیەکی زۆر ڕاست و تەواو. ئەوە لای ئێمە ڕاستەکەی کەلەبەرێک بوو ئێمە لە ڕۆ سیاسەکەیەوە، لە ڕۆ کۆمەڵایەتەکەیەوە، لە ڕۆکانی ترەوە کۆڵێ خەڵکانی ئێمە ئەو برادرانەی کە ڕەنگە ناویشیان نێنم لای هەمووان ئاشکرا بێ کێن کە لەم بوارە کاریانە کرد. دکتۆر معرف زۆر بەوردی لەسەر مەسەلە یاساییەکان دووە، لەسەر شیکردنەوەی جۆرەکانی جینۆساید دووە. ئەوە ڕاستیەکەی بۆ کەیسەکە بۆ مەسەلەکە چوونە پێشەوەیەکی باش بوو. خەڵکانێک بە ئێستەشەوە دوای ئەو بە ئێستەشەوە لەسەر ئەو ڕێچکەیە زۆر سوودیان بینی کە ئەو خەڵی بژارد بوو لەم ڕۆ. یا زیندانێ ساڵە هەشتە و دوێ ئەشێن بێژمەتە لە ناڤەڕاستە ساڵە هەشتە و دوێ و دەست پێکێ gelek belavok ên Kurda hezbên Kurdî û Hizba Şoya Iraqê û gelek belavok hatin belavkirin li Bexda. Ewan yani sêxerê em guman kefte ser talebêt Kurd. Kî ne li menteqa Kurdî talebe ne. Guman keft ew kesê meselen nebûye becsî û
نەچوویە گەل جێشی شعبێژی و بشتە شەرە عێراقی ئیرانی دەست پێ کرد بوو وچاخی ساڵە هەشتێ دەست پێ کرد وجا ساڵە هەشتێ و دوێ دەستپێکە هەشتێ و دوێ ئەمە گەلە کەسگرتن تەڵەبە ڕۆژێکیان من وتم کاک مەرف هەمووتانەگرن وتی نە بە شێوەیەک دەرێکەین ئەگە دوو ژمارەشی لێ دەرکەن هەر باش ئیسپاتیکەین کە لەم وەختە لەم وەزعە وتی هەر ئەبێ دەریکەن خۆی و ڕەحمەتی زای ڕۆژبیانی مناقەشەیەکی زۆریانە کرد هەندێک کات من لەوێ بووم کە مناقەشەکەیانە کرد هەندێک کاتیش من لە ماڵ نەبووم لە دەوام بووم ئەوان بەردەوام بوون و لە کۆتایە گەشتنە ئەو قەنەعەتەی کە بڵاوکراوەکە ئەبێ دەرکرێ وەک تەحەدایەک طبعا دکتۆر مارف هەزار ڕەحمەتی لەبێت تازە کولێجی تەواو کرد بوو هەمووی هەفتەیەک بوو دوو هەفتە بوو یان ئەبوای خۆی یەکلای کاتەوە یا بێتە سەرباز یا بەرەو گوندەکان بڕێ بکەوێت ئەلەو کاتەیە بیری لای ئەوە بوو کە خزمەتی ئەدەب و زمانی کوردی بکات لە کەرکووک بە تایبەتی کەرکووک خۆی هەموو شارەکان لەژێر فشارا بوون بەڵام کەرکووک دوو بەرابەر گەشتە قەنەعەتێکە ئەو بڵاوکراوەیە دەرکەن اقتراحی ئەوش بوو ناوێنە نێرگس دیهاتەکانی کوردستان دەبێتە هۆی ئەوەی جگەلەوەی خەڵکەکە لە ڕووی بەدەنیەوە خەڵکێکی زۆر دەکوژێ و دەفەوتێ خەڵکێکی زۆر کۆچ دەکەن ئەو کۆچە ڕەنگە زۆریان بۆ جێگایە کۆچ بکەن ئەگەر کۆنتترۆل نەکرێن لە جێگایەکی دیاری کراودا دیارە مەبەستم کۆنتترۆلکردن ئەوە نییە کە لێ جێگایەکدا وەکو وەردوگای زۆرە ملێنیشتە جێ بکرێن ئەگەر لە جێگایەکدا خۆیان نەگرنەوە هەر لە خاکی خۆیاندا ڕەنگە کۆچ بکەن بۆ ژینگەیەکی جیاواز لە ژینگەی خۆیان بۆ کۆمەڵێکی نەتەوەیی تر کە دەبێتە هۆی تێکچوونی شیرازەی پێشوو تێکچوونی ئەو دابوو نەریت و پەیوەندی کۆمەڵایەتی کە جاران هەبوو باو بۆ ناو خەڵکەکەدا ئەمە کولتور دەشێوێنێ بەرتەواوی ئەو پەیوەندی کۆمەڵایەتیە دەشێوێنێ زمان دەشێوێنێ هەروەها ئەو فۆلکلۆر و گۆرانی و هونەر و ئەدەبیات و ئەو بار و زروفە و ئەو ڕەوشەمیلی کە هەبووە ناو خەڵکەدا قاڵبێکی تر وەردەگرێ و بە ماوەیەکی زۆر دەفەوتێ و لە دەست دەچێ ئەمە بۆ خۆی دەچێتە چوارچێوەی جینۆسایدی کولتوریەوە بەلای منەوە ئەس برمە ئەم ناعام ئەس برمەوێ چل ڕۆژە چاوێنمە گرێدایی بوو و سێ جارە ئەس گەلک ئێشاندم ئەو فترە ئەو هەیامە ئەملوێ دەرێ تەڵەبێت کوردا گەلک گرتن ئێکشوانژی مارۆف عومەر گوڵ بوو ئەو ژ هاتە گرتن بەس من نەزانی یاتیە گرتن وجا ئەس نزانم ئەو بەری من هاتە گرتن ئان پشتی من ئەس نزانم سەرەتای ناسینی من بۆ دکتۆر مارۆف عومەر گوڵ دەگەڕێتەوە بۆ ساڵانی پێش 76 ئەو کاتە لە ڕێگەی نامەگۆڕینەوە ئەمە بووین بە هاوڕێی یەکتری هەر ئەو نامانەش بوو وای کرد کە من زارزار بچم بۆ کەرکووک و لەوێش لەگەڵ کۆمەڵێک لە برادەرەکانی تری ناو کەرکووک هاوڕێتی پەیدا بکەم یەکتری بناسین من زۆر جار کە دەچوون بۆ کەرکووک لە هەر لە ماڵەکەی کاک مارۆف عومەر گوڵ دەمامەوە شەو دەمامەوە بە تایبەتی زۆر نەورۆزەکان زۆربەی نەورۆزەکانی ئەو ساڵانە دەچوومە کەرکووک لەوێ لەگەڵ کاک مارۆف و ئەو برادرانە ئێوارەی نەورۆزمان بەسەر دەبرد 27 هەیڤادوو 1982 ئەس هاتم گرتن دکتۆر مارۆف عومەر گوڵجی هات بۆ گرتن تشتێک گەلە باڵکێش شەوا نەورۆزێ بوو 20 سەر 21 مگوتێ سبە نەورۆزە گوتە چاوە زانی مارۆف مگوتێ ئەس حەساب بکەم ئەمزانین چ ڕۆژ هات ناگرتن ئەمیە دقت ئەس حەساب بکەم وجا شخارتە و جگارە شوسەت ئینان دەرفەت دا یعنی مگوتێ وەڵا دکتۆر نەورۆز ئەمە چ تشتی دیژنین بەس ئەوە شخارتەکانێک من ئەزێ پێشتە و خۆڤە ئەو جگارە نەتکێشان متکێشان جگارە جارات بێ کار جگارێکی دەمە ئەزێ پێش من و تەڤە ئەزێ زلکێکی دو سێ زلکێ جگارێ بەردەمی ئاگری هەلکەم دیارە حاسی شەشەمی دکتۆر مارۆف ئەوەی پیشانداوە کە ژمارەکان کەم دەرەچێ و نێرگسیش گوڵێکی وەرزیە و تەمەنی کورتە ناوێن نانێرگس ئەدیبان و ڕۆشنبیرانی کەرکووکیش زۆر تامەزرۆی ئەو بڵاوکراوەیە بوون زۆربەی زۆریان بابەتیانە هێنا و لە ماڵی ئێمە تاوتۆکرا ئەو بابەتانە
ئەتوانم ناوی هەنێکیان بێنم بەڕێز دکتۆر جەبار قادر، دکتۆر جەمال ڕەشید، مامۆستا عەبدوڵڵا سەڕات، عەلی کەریم، بەڕەحمەت بێ کاک جیهاد دڵپاک، ئەمانە هەموو هاتوچۆیانە کرد و موادیانە هێنا و مناقەشەیانە کرد. و دکتۆر نەوزاد ئەحمەد ئەسوەد، ئازاد ئەحمەد ئەسوەدی برای، ئەمانە هەموو بەیەکە هاتن بۆ سەرخستنی ئەو گۆڤارە. قەراریاندا کە ژمارەیەک لەو گۆڤارە دەرچێ ئەبێ هەنێک شروط هەبێ. ئەو نووسەرانەی کە لە کەرکووکن فرسەتی بڵاوکردنەوەی بابەتیان نێ لە دەستگاکانی حکومی ئەوانە وەرگرن. ئەنجا هەموو بابەتێکی ئەدەبی، هونەری، ڕۆشنبیری، چیرۆک ئەو بابەتانە بڵاوکردنەوە هی کەرکووک یان ئەو بابەتانەی لەسەر کەرکووک نووسراوە و دیار بوو هەر لە بابەتەکانیش دیار بوو تەحەدایە. لەلایەکی ترەوە وێرانکردی دێهاتەکان بە سەدان بگرە بە هەزاران دەستنووس و بەیاز و کتێب و نەخش و نیگار و کولتوری ماتریالی دەفەوتێت. کولتوری ماتریالی دەفەوتێ. لەلایەکی ترەوە وێرانکردنی پەیکەر و مۆزەخانە و ئەشکەوت و جێگە ئاینەکان چ مزگەوت بێت چ کنیسە بێت چ هەر جێیەکی تر بێ یان جێگای دیاریکراو یان شوێنی گرنگی مێژووی کە مابنەوە لەو خاکەدا ئەگەری میلەتەکە خۆی بن یان هین قۆناغە مێژویەکانی پێش ئەو میلەتەش بن ئەمانە هەموو دادەنرێن بە کولتوری ئەو میلەتە. بۆ نمونە ڕێگەگرتن لە دانانی پەیکەر یان ڕوخانی پەیکەر وەکو ساڵی 85 لە سلێمانی پەیکەری کاوێ ئاسنگەر وێران کرا هەلا کرا یا پێشتر لە سەرەتای هەفتەکانە ڕێگە نەدرا کە پەیکەری شێخ مەحموود دابنرێ یان گەلێ هەوڵی تر یان ڕوخاندنی سووتاندنی قەیسەری نەقیب کە گەلێ نەخش و نیگاری کۆنی پێوەیە کە ئەوانە بۆ خۆیان بابەتی گرنگن بۆ کولتوری نەتەوەی کورد. ئەو نەخش و نیگارانەی کە بە قەیسەریەکەەوە یا بە چەنجی ترەوە یان بە حەمامەوە یان بە جۆرش ئەو جێگا کۆنەدی ئەسەریانەوە هەیە دەفەوتێن ئەمانە کولتورەکە دەشێوێنن ئەوانە نامێنن یان هەر پاشتر دەستگاکانی ڕژێم لە سلێمانی ئەو دەکۆمنت و بەڵگەنامانی کە هی سەردەمی عوسمانیەکان و سەردەمی ئینگلیز و سەردەمی حکوومەتی شێخ مەحموود بوو لە جێگاکانی خۆیان دەران هێناون و بردویان و فەوتانیان و سووتانیانن یان ئەوە تا لە شاری کەرکووک بەڵگەنامەکانی سەرژمێری ساڵی 57یان دەرهێناوە و فەوتاندویانە. ئەمانە هەمووی دەچێتە خانەی جینۆسایدی کولتوری نەتەوەیەوە. جارێ یەکەم ئێمە لە چیا لە شاخ کاتی خۆی لە ساڵەکانی 1986 یەکمان ناسی بە دیداری شاد بوو. ئەو ئێوارەیە کە بەیە گەیشتین باسی ئەشکەنجە و زیندان و ڕۆژانی زیندان بوو. هەروەها ئەو دیوانە کە بە چاپی گەیاند بوو ساڵی 85 خۆری زیندان نسخەیەکی پێشکەش کردم. پاش ئەوە ئێمە پاش ڕووداوەکانی کیمابارانی هەڵەبجە لە یەکدا بڕین دواتر لە قەندیل یەکمان گرتەوە. ئەو کاتە ئەو سەرنووسەری گۆڤاری قەندیل بوو. ئەو گۆڤارێش قەندیل لەو شوێنە کە بارەگەی سەرکردایەتی حیزبی سۆسیالیستی کوردستانی لێبوو. کاک معرف جگەلەوەی کە خۆی بڵێم وەکو سەرنووسەر مرۆڤێکی پێشتر پێش ئەوەش کە هەروەکو شاعرێک هەروەکو ئەدیبێک دەستی باڵای هەبووە دیوانێکی تری بە چاپ گەیاند بە ناوی هێلانەی نۆغڕۆ. ئەنجا لەوێ لەگەڵ شەهید مامۆستا سەعات کە بەرپرسی دەستگا ڕاگەیاندنی سوسیالیست بۆ ئەو کاتە هەماهەنگیان دەکرد. دکتۆر معرف یەکێک بوو لەو کەسانەی کە بەڕاستی پیاوێکی نەرمونیان و قسە شیرین و دڵسۆز بۆ هاوڕێتی و هەروە دڵسۆز بۆ هەڵوێستەکانی کاک معرف بەڕاستی دیار بوو لە بواری مەسەلە سیاسیەکانی کە ئەو کاتدا کورد پێدا دەڕۆیشت. ئەو ڕۆژە کاک معرفیان دەست بەسەر کردبوو زیندانیان کرد بردیان بۆ ئەمن العامە. لەژێر ئەشکەنجەدا پرسیاری هەندێک شعری کاک عەبدوڵڵا قەرداخی لای ما بوو لەگەڵ خۆیان هەڵی گرت بوو. پرسیار لەسەر شعرەکانی کاک عەبدوڵڵایش ئەشکەنجەیان دا و ئەمانە هینکێن ئەوش نکۆڵی کردبوو. وەکو خۆی چۆن باسیەکە ئەڵێ مرۆڤ کە ئەچێتە زیندان کە ئەشکەنجە ئەدرێت دێتە دەرەوەکە یا تەواو ڕۆخاوە یا مرۆڤێکی تر شۆڕژگەر لێ دروست دەبێ. کاک معرف یەکی لەو مرۆڤانە بوو کە
تا سەر ئێسقان مرۆڤێکی شۆڕژگەر و کورتپەروەەر بوو. ڕاستەکەی ئەو بێت کە لە علمێتی کارەکە و لە ڕۆزانستەکەیەوە و لەوە کە لێ ئەو هەندێک جار کۆڵەیە کاریگەری شیعریش بەسەرمەوە کاریگەری ئەدەبیش بەسەرم مەسلەیەوە هەبوو. ڕاستەکەی ئەو سەلیقە ئەدەبیە و ئەو سەلیقە شیعریەی بەرگێکی کردبووانە بەرگێکی لە ڕووی کۆڵێ ناسۆریەکانی ئیشەکەەوە دیسان بەرگی کردبوو بە سەریان نەکوە کۆڵەیە شتێکی ناسۆر و شتێکی کارەساتبار و شتێکی ئەو دۆخەسامناکەی بە تایبەتی لە ئەنفالە ڕوویدا ناخۆ ناکرێن بڵێم ئەو ئارایشتی کردوانە نە بەڵام قوڵی زامەکەی زیاتر بە شێوەی کاریگەرانە پیشانەدا. بینە سەر جۆرێکی تر لە جینۆساید کە من پێی دەڵێم جینۆسایدی ئابووری پێویستە ئەو ئیشارەتە بدەم پێش ئەوەی بێمە سەر جینۆسایدی ئابووری جینۆسایدی کولتوری نەتەوەیی لە پەیماننامەی ساڵی 1940دا کە تایبەتە بە قەدەغەکردنی جینۆساید لەوێدا باسی لێ نەکراوە بەڵام یاساناسان زۆر بە گرنگی پێیان لێدا گردووە و کە فەوتاندنی کولتور دەبێتە هۆی فەوتانی نەتەوە ئەمەش پێی دەوترێت جینۆسایدی کولتوری نەتەوەیی بابینەوە سەر جینۆسایدی ئابووری و من دەتوانم پێی بڵێم وێرانکردنی ئابووری چ بە وێرانکردنی ئابووری ئەو نەتەوەیە لە خاکی خۆیدا چ بە گەمارۆ خستنە سەر ئەو میلەتە لە ڕووی ئابووریەوە چونکە کە تۆ زەمینی ئابووری هەر گروپێکی مرۆڤت وێران کرد ئەو گروپە مرۆڤە مردنی زۆر دەبێ نەخۆشی زۆر دەبێ برسی دەبێ کۆچ دەکا پەڕەوازە دەبێ بە ملا بەولا دەڕوا ئاسەواری کوێر دەبێتەوە ئەمە بۆ خۆی مردنێکی لەسەر خۆی ئەو کۆمەڵە مرۆڤەیە کە لەو ناوچانەدا دەژین لە جینۆسایدیشا مەرج نییە سەرجەمی ئەو نەتەوەیە ئەو کۆمەڵە مرۆڤە فەوتێنرێن یا ئیبادە بکرێن وەکو لە پەیماننامەی ساڵی 1940دا دیاری کراوە فەوتاندنی بەشێک یا سەرجەم هەر کۆمەڵە مرۆڤێک ئەگەر نەتەوەیی یا ئاینی یا ئەتنیکی بێ یا هەر بابەتێکی تر بێ وەکووتم ئەو فەوتاندنی ئابووریەت دەبێتە هۆی مردنێکی لەسەر خۆی خەڵکەکە جا بەکارهێنانی ئەو چەکانی کە لە کوردستانە بە تایبەتی لە باشووردا بەو شێوە فراوانە چەکی کیمیایی و بۆمبای فسفۆری و چەکی تری وێرانکرد بەکارهاتن ئەمانە زەمینەی ئابووریان لە ڕەگ و ڕیشە هەڵتەکان و بە یەک جار وێرانیان کرد بەسەر یەکدا تاوانێکی تری دروست کرد یان با بڵێن پێش ئەوە وێرانکردنی ئیکۆلۆژیا و تێکدانی شێوەی ئیکۆلۆژی کوردستان بوو ئەمە بوو بە هۆی فەوتاندنی ژیان لە ناوچەکاندا ئەمەش لە ڕووی قانونیە پێ دەوترێت بیۆسایت واتە جینۆسایدەکە بوو بە هۆی دروستکردنی تاوانێکی تری سەربەخۆ کە پێی دەوترێت ئیکۆسایت واتە شێواندن یا فەوتاندنی ئیکۆلۆژیا یان لەوتاندنی ژینگە ئەمەش دەبێتە هۆی فەوتاندنی ژیان کە لە ڕووی قانونیەوە پێی دەوترێت بیۆسایت فەوتاندنی ژیان ژیانی مرۆڤە ئاژەڵە ژیانی دار و درەختە پیسکردنی هەوایە شێواندنی ئاو و پیسکردنی ئاوە کە ئەمە بەهۆی ئەو چەکانەوە نەخۆشی تێدا بڵاو دەبێتەوە ئەوەی بمرێ دەمرێ ئەوە کەیتر کۆش دەکا ئەوە کەیتر بە نەخۆشی بە برینداری بە ئیفلیجی دەڕوا یا دەمێنێتەوە کە هاوکێشەی ژیان لەو ناوچانەدا تێک دەچێ و وا بە ئاسانی دروست نابێتەوە و نایەتەوە جێ خۆی. ژمارە یەکەم دەرچوو تەمان ئەو ژمارەیە سەدایەکێک جار زۆری هەبوو سەداکەشی هی ئەوە بوو کە لە کەرکک دەرەچێ و نووسەرانی کەرکک خەریکین وەکو هیوایەک بوو بۆ نووسەران تەمان بەرگی نێرگسیش ئەگە بتوانم پیشانتاندم بەرگی نێرگس ئەوە بەرگی نێرگسە بەو شێوەیە ئەوە دەشتی کاکی بە کاکی کاکیانە ئەوش قەڵەمە چەقیوە لەو دەشتە ئەمە
هی هونەرمەندی بەڕێز کاک ئیبراهیم عەلیە، هەمووشی نووسەرەکان و بەرگ و هەمووی خۆبەخش. نووسینەکانیش شێرکۆ عەزیز خەتی جوان بوو، خەتەکانێ نووسی. لە چاپخانەی نەورەس لە سلێمانی چەپکی یەکەمی چاپ کراوە بە یارمەتی خوا لە خۆش بە عەلی بۆسکانی. ئەو ژمارەی دەرچوو سەدایەکی باشی هەبوو، زۆربەی نووسەران لە شارەکان لەسەریان نووسی، تەشجیعیان کرد، ژمارەیەکی باشی لێ فرۆشرا. هاتنە سەر ژمارەی دووەم، هێشتا مادەکان کۆکراوە. بەڕێز معرف عومەرگوڵ ڕەحمەتی ناچار بوو بچێتە دەرەوە، بچێتە شاخ. یەکێ لە هۆیە سەرچەکانی ئەوەیە کە ئەو بێ لە مەسەلەی شێعر مەسەلەی خوێندنی قانون بوو. دیار بوو ئەو هیوایەکی هەبوو بۆ ئەوەی کە لە ڕێگەی قانونەوە بتوانێت شتێک بۆ گەلەکەی خۆی بکە. ئەوە بوو کاتێک کە چوە دەرەوە لە وڵاتی رووسیا بەردەوامی بە خوێندنی خۆیدا لە مەسەلەکانی قانون و مەسەلەی جینۆسایدکردنی کوردی کردە بابەتێک لە بابەتە سەرنجەکانی خۆی و تێزەکەش هە لەسەر جینۆسایدی خەڵکی کوردستانە لەیان ڕژێمی داگیرکردی بەغداوە. ئێمە زەمانەی دراسیمان بۆ دەرچوو بۆ یەکێتی سۆڤێت لە هەمان وەج بۆبییر من و ئەو چوار هەواڵی تر. دواتر ئێمە لە تاران ئاخرجاریەکمان بینی، ئەو پێش من سەفەری کرد گەیشتە یەکێتی سۆڤێتی ئەو کاتە ساڵی 1970 کۆتای 1970 لە کیڤ ئەو هنی وەرگرت شوێنی وەرگرت منیان نارد بۆ سیبریا لە یەکدا بڕێن بۆ ماوەی چەند مانگێ یا ساڵێک. پەیوەندی ڕۆژانەمان لەگەڵ یەکا هەبوو، قسەمان بۆ یەکترە کرد، تەلیفۆن بۆ یەکترمانە کرد، ناممان ئەگۆڕیەوە. دوایەوە کە من زانیم خوێندی یەک ساڵم تەواو کرد نەقڵ بووم هاتم بۆ ئوکراینە، بۆ ڕۆژهەڵاتی ئوکراینە، شارێک کە پێ ئەڵێن دەنێسک. هەر پەیوەندێکمان هەبوو بەردەوام ئەچوم سەردانم ئەکرد. یەکی لەو سەردانانە کە ئێمە پێکەوە گەشتێکمان کرد بۆ ئەرمینیا، خۆی ڕێکی خست بوو مانگی دوو ساڵی 89 لەگەڵ زانکۆیە چوون بۆ ماوەی 2 هەفتە بۆ ئەرمینیا، سەردانی کوردانی ئەو ناوەمان کرد. کاکمارە پیاوێکی زۆر چالاک بوو، پیاوێکی زۆر زۆر ئەکتیڤ بوو، یعنی تەنانەت لەگەڵ ئەو برینانە کە بەجەستەیەوە بوو لە ئازار برینی ڕۆحی هەڵگرتو لەگەڵ خۆیە، ئەو بەلایەوە زۆر گرنگ بوو کە ئێمە ئەبێ پەیامی چەوسانەوە یا پەیامی قڕکردنی کورد بگەین بە هەموو دنیا. لە هەردێدار دەردەدڵمان بۆ یەکە کرد. دەردەدڵەکە ئەوەیە کە تۆ دوای پاکێزەکانی جینۆساید و بە تایبەتی ئەنفال مامەڵەکانی ئێمە، مامەڵەکانی کارڕانانی ئێمە، ئەوانی کە بەدەم ئەوە بە شێوەیە کارکرا ڕاستەکەی ئێمە نەمان خواست وابێ بە بەراورد لەگەڵ تەجروبەی گەلانە، لەگەڵ تەجروبەی لەگەڵ ناکرێ بڵێتە لەگەڵ ئەو سامناکەی هۆڵۆکۆست ئەوە جینۆسایدی ئەرمەن مەڕۆ بۆ ئەرمەن و بۆ جینۆسایدی جوولەکە گەرچی غێری جوولەکەشی گرتەوە هۆڵۆکۆست بە شێوەیەکی سامناک، تۆ بڕۆ بۆ ڕواندا، تۆ بڕۆ بۆ کەمبۆدیا، تۆ بڕۆ بۆ دارفور و جنوبی سوودان، تۆ بڕۆ بۆ شوێنەکانی تر، تۆ بڕۆ بۆ جینۆسایدی نانکین و شەرقی ئاسیا لە سەردەستی سوپای ژاپۆنە. باشە کە ئێمە براوردێکەکەین لای ئێمە لای خەڵکانی تر کە براوە بۆ ئێمە لە خەڵکانی تر وەکۆڵێ بزامەکەمان زۆر قوڵە بۆ لە مامەڵەکردنە وانە بووی. دەتوانین لێرەدا چەند گروپە مرۆڤێک لە ناو کورد خۆیدا دیاری بکەین کە حکوومەت تایبەتی کردبوون ئەو سەردەمانە بۆ ئەوەی ئیبادەیان بکە، یەزیدیەکان بارزانیەکان، ئەو بوو بارزانیەکان هەروەها فەیلەکان. بارزانەکان 8,000یان لێسرە و نگون کرا و تا ئێستاش بێسەر و شوێنن، هەموو بیر و ڕاو بەڵگەیەک وا دەڵێ کە ئەوانە نەماون و فەوتاون. ئەمە لەلایەک پاشتر وەکو من لە چەند سەرچاوەیەکدا خوێنمەوە ساڵی دوای ئەوەی کە 8,000یان بردبوو ڕژێم
ئەو مناڵە و گەنجانی کە گەورە بوون دووبارە هێرشێکیتیان بۆ کردنەوە ئەوانیشان بردنەوە فەوتانیان ئەوانە بەشێکن لەو سیاسەتی جینۆسایدە کە ڕژێم جێبەجێ کردوون. من بەش بە حاڵی خۆم ئاوژویتسم بینیوە ساکسن هاوزنم بینیوە کوێن بینیوە لە کۆمەڵی مۆتەمەراتی جینۆسایدا بەشدار بووم برادەکانی تریش هەروە ئێکاکە دیتەوە ئەمە داهێنان نییە بابە یەک لەسەر دەی یەک لەسەر بیستی شوێنانی تر هەندێک شتیش هەر بە پارە ناکرێ هەندێشت بە سەلیقە ئەکرێ بە وردەکاری ئەکرێ هەرەوە نییە تۆ پارەی بۆ هەڵڕێژی ئەگەر چی ئێمە سەر وەختێک پارەیەک کەوتە و پارەیە بوو بە نەفرەتی بۆ ئێمە بەڕاستەکەی بە تایبەتی نەوت و نازانم چی و ئەم چین و توێژە مشەخۆرە بێسەر و بەرەی دروست کرد کە هەموو شتێکیان بەرە و بە ئاقاری وێرانکردنا برد بە کەیس و پاکێجی جینۆسایدە کەشمانە ئەکرێ ئێمە کاکە گیان ئەکرێت تۆ ئاوشویز ببینی ئەکرێت ساکسن هاوزن بینی ئەکرێت جینۆسە کۆڵێ مۆزەخانە و ئینستیتیوتی جینۆسایدی ئەرمەن بینی منەوانە بینیوە بۆ یە قسەی لەسەرەکەمانە ئەکرێ کاکە خۆتۆ یەک لە سەردەی بابە وەرەکە وڵاتە شوێنان چیان کردووە کە ئەچیتە شوێنێک تۆ خەفەتە خۆی ئێمە چی ئەەکەین بەڕاستەکەی گەشتێکمان کرد بۆ ئەرمینیا ئەو ڕێکی خست بوو لەگەڵ ئەو پەیوەندی هەبوو لەگەڵ ئەو ڕۆشنبیران و ئەدیبان و ئەوانە کە گەیشتە ئەرمینیا لە ئوتێلێک دابەزی ئانیای نابوو هەر ئەو شۆماینەوە ڕۆژی دوایی پیاوێک هات بە ناوی جەمالی ئوسوب یەکمان گرتەوە لەگەڵ من و ئەو کاک معرف چون سەردانی ئاپۆ جاسم جەلیلیمان کرد ئاپۆ جاسم جەلیل یەکی لەو پیاوە هەرە گەورانەیە کە کاتی خۆی پەیامی نامەی نارد بۆ گۆرباشەو لەسەر قڕکردنی کورد و بەتایبەت ژەهربارانکردنی هەڵەبجە ئەو پیاوە ئێمە برد بۆ ماڵەوە بە حزوری پیاوێک بە ناوی وەزیر کە مامۆستای مدیری مەکتەبی بەڕێوەبەری قوتابخانەیەکی ئەرمەنی بوو ئێمەیان لە ئەو گروپە دابڕان بردیانین بۆ گوندەکانی ئەو ناوە ئەو کاتێش کە شەڕی کەرەباخ بوو لە نیوان ئەزەربەیجان و بڵێم ئەرمینیا بارودۆخەکە زۆر خراپ و کارەبە تا ڕادەیەک نەبوو ئیتر ئەو کوردانە پێشوازیکی زۆر گەوریان لە ئێمە کرد لە ماڵی ئاپۆ جاسم ئێمە ئەرشیفێکی زۆرمان بینی کە ئەو کاتە قڕکردنی کوردانی باکوور لەگەڵ ئەرمەنیەکانە کە ڕیان کرد و هاتوون بۆ ئەوێ چەپکی دۆمیان ئامادە کرد و داما بوون پارەیان نەبوو بینێرن بۆ چاپخانە بەیەکە هاتن ئەو وەختەش وەختی شەڕی ئێران عێراق یعنی ئابووری خەڵک زۆر باش نەبوو من ئەو وەختە مامۆستا بووم منیش وەزعم باش نەبوو وتم هەر ئەبێ دەرچی ئەبێ لەسەر ڕێڕەوەکەی ڕەحمەتی معرف عومەرگڵ و زاهر ڕۆژبانی ئەبێ ئەوە دەرچی هەسام زەرەکانم فرۆشت دامە دەستیان چاپیان کرد من و بەڕێز شێرزاد باخ ئەمین باخەوان ئەو شەر دراوسێمان بوو لە خوارمانەوە بوو ئەوش گەنجێکی ڕۆشنبیر و حەزێک کرد یارمەتی ئەو گۆڤارە بدا لە ڕێی کاک نەوزادەوە دیارە زۆر ڕەفیق کاک نەوزاد بوو پارەمان پیا کرد چەپکی دووەمیش دەرچوو بە خۆشحاڵیەوە طبعاً ئەوانەی کە لەسەر نەرگسیان نووسی ڕەحمەتی مستەفا نەریمان ئەو زۆر لە گۆڤار و ڕۆژنامەکانی ئەو سەردەمە طبعاً چۆن دەرچوو بەرگەکەی کە ئەچوو بۆ چاپخانە کەرکووکی لەسەر نەبوو کەرکووک لەسەری نەبوو تەنها گۆڤارێکی تەنها بەو شێوە دەرچوو کۆمەڵە بەرهەمێکی ڕەوشنبیری ئەدەبی یعنی نە ناوی گۆڤاری بەسەر نەسەر و سەر نە هیچ لە ترسە طبعاً ئاوها دەرچوو کە ئەهاتەوە لە ڕقابە کە نار بۆ ڕقابە هاتەوە ئەنجاو کەرکووکیان بۆ زیادە بەلای منەوە ئەوە تاوانێکی گەورەیە لە جێبەجێکردنی سیاسەتی جینۆساید ئەگەرنا تەنها من پێی ناڵێم تەنها هەڵەبجە جینۆسایدە ڕاستە هەڵەبجە جینۆسایدە بەڵام جێبەجێکردنی تاوان لە هەڵەبجە بەو شێوە گەورەیە کە چەکی کیمیاوی بەو شێوەیە بە فراوانی ڕەنگە بۆ یەکەمین جار بێت لە مێژوودا کە وڵاتێک دژی هاوڵاتیانی ناو وڵاتەکەی خۆی بە تایبەتیش خەڵکی مەدەنی بەکاری بێنێ ئەو تاوانە چ لە هەڵەبجە چ لە ناوچەکانی ترکە بە شێوەیەکی فراوان چەکی کیمیاوی بەکارهات
تاوانێکی گەورەیە لە چوارچێوەی سیاسەتێکدا کە دەتوانین پێی بڵین سیاسەتی جینۆسایدی گەلی کورد کە لە ماوەی 15 تا 25 ساڵی پێشوودا نەخشەی بۆ کێشرا بوو قۆناغ بە قۆناغ جێبەجێ دەکرا لە سەرەتاوە بە ڕاگواستن و تعریب پاشان بە کوشتن و گرتن و ڕاونان کە دوایی کوشتنەکە بوو بە شێوەی بە کۆمەڵ کوژی و بە کۆمەڵ ڕاگواستن و وێرانکردنی ناوچەیەکی زۆر. تا ئێستا لە نزیکەی 200 مەتحەف و ئینستیتیوت و شوێنی یادەوەری هۆڵۆکۆست هەیە لەوانە 100یان مەتحەفیش و ئینستیتیوتن ئەمە بەرنامەدا ئەنێن ڕیسێرچ و لێکۆڵینەوە سەرەکەن چی بکرێت تا ئیساخ لە 78 ساڵی تەواو بوونی مەسەلەکە تا ئیسە چی بکرێت باشە لە ئەرمەنە عینەن کاری باشەکرێ لە ڕواندای وڵاتە ئەفریقیەکە کاری باشەکرێ باشە من خۆم بەراوردەکەم بە ڕوانداوە من لە شوێنێکی بەشدار بووم مۆتەمەرێکی جینۆساید ژنێکی ڕواندی هات لەو تووتسیانەی کە غەدریان لێکراوە بەو دەردەبران و ساڵی 94 نزیکەی 800,000 بۆ ملیۆنێکیان لێفەوتاوتم بە ئەمەش ڕەنگە هەر هەمان دەردەکەی ئێمە بێ و هەندێک کۆمەڵێشتی ئینشای زیاتری پێ نەبێوان سێرکەم ئەمە بەڕاستی کار کراوە. ئەگەڕێمەوە بۆ ئەو کاتانێک کە ئێمە لە پێشمەرگایەتیە لە قەندیل بوون کاگمارف باسی ئەوی ئازارەی دەکرد ینی ئەو ئەشکەنجانەی دەکرد کە پێم وتم دایکم هاتووە لە ڕێگە گیراوە حکمی ئەبدی بەسەر درراوە وتی کاگاری باشترە حکمی ئەبدی لەوەی کە لەژێر ئەشکەنجە بیت بەردەوام من ئەزانم ئەشکەنجە چۆن نییە. اینجا شتەکان لێرە تێکەڵ دەبن بەڕاستی شەوێکان لە کیف هەلای خۆی من مامەوە ژوورێکی هەبوو لە گەڕەکی بەناوی لەمەنۆسەوە کە لەوێ لە زانکۆ ئێخۆت لەمەنۆسەوە ئەو ژووری تەنها یەک کەس بوو کە لەسەر تەختێک بخەویت دووشەکێکی هێناوە ئەگەر میوانێکی بێ لەسەر عرز لەگەڵ یا خۆی لەسەر عرز ئەخەوت میوانەکەی لەسەر تەختەکەیدا ئانا باسی ئەوەیە کرد وتی ئێمە ئێستاکەم بەمنی وەزوانە و تازە هاتون ئەوانە ئەبێ ئێمە کێشەی کورد بتەقینەوە بە هەموو جیهانە بە تایبەت ئەو کاتە یەکێتی سۆڤێت لەژێر فشارێکی ئەوە بوو کە نەدەتوانی بە ئازادی هەموو شتێک بڵاو بکەیتەوە بەڕاستی وەکو سۆشیال میدیا ئەوانە وەکو سەردەمی ئێستا تەنانە شەوێکیان شعرێکی نووسی بە ناوی قیژە پێش ئەو شعرە بنووسی ئێوارەیەک بۆ وتی ئەگەر من ئێستا لە کوردستان بوومایە ئاوامە کرد داخەکەم ئێستاکەمەکو کەلەپچە کراوە دەست و قاش هیچم پێ ناکرێ بەڵام ئێمە بە شێوازی کتر بەردەوام بیلۆ خەباتە لە ئەو قیژەیە کە باسی ئەوەیە کرد زۆر عاشقی هەشەزینی بوو گوندەکەی خۆی ئومێدی ئەوە بوو کە ڕۆحی بسپێری بە هەشەزینی هەشەزینی بۆ ئەو وەکو کابرایەک دوا مەنزڵگایەک بێ هەر بۆ ئومێدەیش گەیشت. ئەو خۆ زۆر جار باسی ئازارەکانی ناوسەجنی دەکرد زیاتر لەوە لە تازیدانی کەسێتی ئەویە زۆر بە شێوێکی تراژدی باسی دەکردووە یعنی زۆریش لەگەڵیان نەدەچوومە ناو ئەو تەفاسیلانەیە کە چی بەسەر هاتووە چۆن واتوە چکە بەڕاستی یادگارێکی زۆر تاڵ و ناخۆش بوو لەبیر چوونەوەی خۆشتر بوو لەوەی کە باسی بکرێتن بەڵام هەمە ئەوەی زۆربەی علاقاتەکانی من و ئەو لەسەر ئاستی ئەدەبی بوو ئەدەبی و تایبەتی لە ئاستی شعر بوو لە بەغدا لە کۆڕ و کۆبوونەوەکان پێیەکەوە دادەنیشن ئەوە بوو جارێکیان وتم با ئیتفاقێکمان لەگەڵ کۆمەڵی ڕۆشنبیری کوردی بکەین بۆ ئەوی بتوانین ئەو برادرانی کەرک و بێن شعر بخینەوە لە بەغدا ئەوان تازە دەستیان پێ کرد ئەوە بوو کۆڕێک میهرەجانێکمان بۆ سازدان لەگەڵ کاگمارف لە بەغدا شێرەکانیان خیندەوە تەبیعە لەوێش دووبارە دووسان گەیشتین و مناقەشەیەکی زۆر دەربارەی شێعر و ئەدەبیات. زنجیرە هێرشەکان ئەو هێرشانی کە ناوێنرا هێرشی ئەنفال سەرەتاوە وا دەسی پێکرد
قوتابخانەکانی ناوچەکانی کوردستانی داخست هەر لە ناوچەکانی دهۆک و موسڵ و بادینانەوە و دوای پاشتر ناوچەکانی هەولێر و کەرکووک و سلێمانی و ئەمانە هەموو قوتابخانەکانی داخست گەلێ نووسرا و بەڵگەنامە هەیە کە ئەوە ڕوون دەکەنەوە و ڕژێم بە تایبەتی ئەو ئیشەی ئەنجام داوە قوتابخانەکان دابخرێ و پەیوەندی پەروەردەکردن لەگەڵ شار و دەرەوەی شارەکاندا نەمێنێت. دکتۆر معرف عومەرگوڵ جگەلەوەی کە خزمەتێکی زۆری زمان و ئەدەبی کوردی کردووە لە هەموو بوارەکانە چ ڕۆژنامەگەری بێ چی شەعر بێ هەموو جۆرەکان چ بڵاو کراوە بێ نمونەش نێرگسە کە تەحەدایەکی گەورە بوو لەباری جینۆسایدا دەستێکی باڵایە بوو و ماوەیەکی زۆر ئەو دەرسێوتەوە لە زانکۆکان و کتێبی زۆر بە نرخی هەیە کە خزمەتی ئەو قەزەیەی کردووە هەتا ئاخر نەفەسی ئەو پیاوە لە خزمەتەوە دەو مرۆڤانەیە کە لە ڕووی دڵسۆزیەوە لە بیر ناکرێ معرف دکتۆر معرف عومەرگوڵ ئەوەی کە کاک معرف پێشکەشی کرد بۆ کۆمەلگا بۆ کۆمەڵای کوردەواری ئەو بە تووڕێی باوشی بە مەرگا کرد زۆر ناڕازی و لەسەر ئەو ناعەدالەتیە کە لە کوردستانە ئەکرێت دەرحەق بە خەڵکێکی زۆر و چین و جیاواز ئەو مێژوویەکی پاک و خاوین پاشخۆی بەجێهێشت ئەو قیژە و هاوارەکە ئەو ناڵە و هاوارەکە کردی بۆ کۆمەڵگای کوردەواری کە کردی بۆ کوردستان بەگشتی هیوادارم کەسانی کە لەسەر ڕێبازی ئەو هاوڕێ ئەو بوونە لە قوتابخانەی ئەو بوونە پەرەپێدەری ئەو خەباتە بن ئەو قوتابخانە بن بۆ یادی هەمیشە بە زیندوی بمێنێتەوە کاتی دەرزگوتنەوە ئەوانە هەڵدەدا ئەو بابەتە شیرین بکە لای قوتابیەکان ڕەنگەم دکتۆر معرفی شەریەک ئەو عادەتەی هەبوو بە شێوەیەشی زۆر سەرنج ڕاکێش دەگوتەوە دەرسەکەی خۆی ئەوە بوو لای قوتابیەکانیش خۆشەویست بوو پاشان دەیان ناسی کاغبراکی خاون هەڵوێست بوو ئەوە لە هەمووی گرنگتر بوو بەنسبت معرف لە مەسەلەی هەڵوێست زۆر حساس بوو مرۆڤێکی سەرکەفتی بوو مرۆڤێکی ئەکادیمی بوو مرۆڤێکی ڕازگوو بوو گەل هەزراخ و بۆ کورداتی مرۆڤێکی ساخلەم بوو معرف ڕاستەکەی کاری لەسەر کرد بەڵام زۆر ماوە هێشتا کاری تری لەسەر بکرێ چۆن لە ڕیاسای نێودەوڵەتی ئەمە جێمان بێتەوە کە خۆمان بەراورد دەکەین خەڵکانی جینۆساید زەدەی هاوشێوەی ئێمە زۆرن بەڵام چۆن جێگەی خۆیان کردووەتەوە چۆن مەسەلەکەیان سەلمێنراوە چۆن سلمێنراوە بە ئاڕاستەی ئەوە جارێکی تر ئەمە لێی ڕوونەداتەوە بەڕاستیەکەی ئێمە ئەم مەسلەیە کە باسی ئەەکەین و مووقعمان لە جینۆسایدی نێودەوڵەتیە مەسلەی ئەگەرێکی بەردەمبانە ئەم ئەگەرە هەموو دەقێ ئێستا مرۆڤی کورد لەو دۆخێکە ئاژی ئەڵێ ئەوەی ئەنفال ئەوەی بارزانیەکان ئەوەی فەیلەکان ئەوەی هەڵەبجە ئەوەی سووتماک لێمان ڕوو ئەداتەوە ئەگەرێکی نزیکە چونکە خەڵکانێک کەڵبەیان کردوێتەوە هەمان عقلێتی ناسیۆنالیستی پەرگر هەمان عقلێتی شۆڤێنیستی هەمان عقلێتی لەگەڵ یەکا هەڵ نەکردن ئەمانە ئیدارەیان ئەدا خەڵکە باشەکەی ئەو میلەتانە زۆرن بەڵام کارڕانان بەو ئاڕاستێ قساک سەرجەمی ئەو بڕیارانەی کە ڕژێم دەری کردوون حکمی قانونیان هەیە لە عێراقدا بۆچی بڕیارەکانی مەجلیسی قیادەی سەورەی عێراق بە گوێرەی بەندی حوتەمی دەستوری ساڵی 1990 حکمی قانونیان هەیە سیر لەوەدایە ئەم دەستورە پاش ئەو بڕیارانەش دەرچوون بەڵام لە بەندی حوتەمیدا دەڵێ ئەو بڕیارانەی مەجلیسی قیادەی سەورە کە پێشتر دەرچوونە و حکمیان پێکراوە و ئیشیان پێکراوە هەتاکو و ئێستاش حکمیان دەمێنێ و حکمیان بەردەوام دەبێ تەنها ئەگەر لە حاڵەتێکدا بڕیارێکی تر دەربچێت بۆ هەڵوەشانەوەیان کەواتە لە ناوخۆی عێراقدا ڕژێمی عێراق سەرجەمی کاری خۆی لە چوارچەوەی قانونی ناوخۆی عێراقدا جێبەجێ کردووە ئەمەش ناکۆکی دروست دەکات لە نێوان قانونی ناوخۆی عێراق و یاسای نێودەوڵەتاندا ئەمەش بۆ خۆی شکاندنی ئەو پابەندێتی و ئیلتیزاماتەیە کە حکوومەتی عێراق هەیەی لە بەردەم یاسای نێودەوڵەتاندا لەگەڵ کاک معرف بۆ جار یەکەم ئاشنایەتیم پەیدا کرد لە ئۆکراینە
ئەو هاوڕێی هاوژینەکەم بوو بەدەگمەن کەسانێکی خاکی و ڕێکوپێکم بینیوە وەکو ئەو کەسێکی زۆر ڕۆشنبیر و خاون ڕەوشتێکی بەرز بوو هاوڕێیەکی باش بوو لەبیرما کاتێک باوکم و خوشکە بچووکەکەم بەمبەستی سەردانی دکتۆر هاتن بۆ کێوی پایتەخت کاتێک کاکمارف زانی کە ئەوان بەڕێگەون بۆ کێف وتی بە هیچ شێوەیەک ناهێڵم ئێوە لە ئوتێل بخەون ئەوە لە کاتێکدا خۆی لە ژوورێک و لە خانەی قوتابیان دەژیا بەڵام ژوورەکەی بۆ باوکم و خوشکەکەم بەجێهێشت خۆشی لای هاوڕەکانی دەخەوت ئەو کەسێک بووەها باوکو دایکم تا دواهەناسەی ژیانی خۆیان هەمیشە پرسیاری دۆخ و تەندروستی کاکمارف و خانەوادەکەیان دەکرد بە هەمان شێوە ئەویش هەواڵی دایک و باوکمی دەپرسی هەر کاتێک کە لەگەڵ هاوژینەکەم پەیوەندی دەکرد بە تەلەفۆن یان ئەو کاتانش خۆمان سەردانی کوردستانمان دەکرد پرسیاری دەکردن بە بڕوای من بنەماڵەکەی منداڵ و کەسوکاری کاکمارف دەبێت زۆر شانازی پێوە بکەن спрашивал нас, как там Марев, как у него дела, как у него здоровье, как его семья. نیازێکم هەیە تکایە ئەم نیازەم لە لای کەسمە دەرکێنن تەنیا ڕاگواستن تەواو بکەم دەست بە ئۆپەراسیۆنی سەربازی بە پلان دەکەم دەورەیان دەگرم چەند توانیمان زۆرتر لێیان دەدەین کاتێک بەرچەکی کیمیایی لێیان دەدەین زیانێکی گەورەیان لێ دەدەین تەنیا یەک ڕۆژ بەرچەکی کیمیایی لیان نادەین نا بەڵکو 2 ڕۆژ 3 ڕۆژ 5 و 10 تا دوای